خۆم یەکێکم لە گیراوەکانی دەستی تاغوتانی یەکێتی بەو خوایە کاک یاخی چی بۆ بگەڕێنمەوە 8 مانگ و 20 ڕۆژ سجن بوومە 66 ڕۆژ لە ئیفرادیە بوومە هەموو ڕۆژێ 4 سەعاتی ڕێک 3 سەعات عەزیمم هەبووە شوێنی 6 جگەرە بەگیانەوەیە 6 جگەرە بەگیانەوەیە کاک یاخی باسی تاغوتی ئەمانە چۆن بکەین چۆن نازانم چۆن دەری بڕم دڵم خەریکە ئەتەقێت هەزارە گەنجی وەکو من و تۆ ئاوا سەرکوت کراوە ئەت کراوە تعدای لێ کراوە بە ئافرەت تعدای لێ کراوە بە خێزانی بە کەسبکاری ئەهێنە سەر شاشە یعنی نازانم چۆن هەستی خۆم بۆ دەربڕم باو خەڵکە گوێی لێبێ ئەوانە تاغوتن ئەوانە ملوڕن ئەوانە بێدینن هیچ پەیوەندێکیان بە ئیسلامەوە نییە ئەگەر ئەم پیاوانە ئەم پیاوە بەناو سەلەفیانە ئەگەر پیاوی خوان خێرە ئەچن بۆ مەڵبەند و کۆمیتەکان لەگەڵ ئەندام کۆمیتەوینەکانە دانیشتنەکەن خێرە هەر مزگەوتێکی تازە بکرێتەوە و مەلایەک لا بن و مەلایەکی خوانە خنە شوێنیان یعنی تێناگەم یعنی ئەو خەڵکە بۆ تێناگە ئەو خەڵکە زۆر بێ ئەقڵە حورمەتمەیە بۆ جەماعات ئەو خەڵکە ئەقلی لە ئەژنایەتی تا کەی تێناگات معقولە کابرا دکتۆرا هەیە دەرێپەڕێنن پیاوێکی سەلەفی دێنن خەنە شوێنی بە بۆ عیلمەکەی رازین بە کودایەتی رازین یان ئەمانە جاسوسن یان ئەمانە مخابراتی دەستی ئەو عەلمانیانن بۆ تێناگە ئەو خەڵکە بۆ تێناگات خێرە گەنجێکی وەک من 9 مانگ ئەکاتە ژوورۆ لەسەر مادەی دیتیرۆر خێرە ئەوە کاتە سەر خۆشترین مزگەوتی ئەو شارانە ئەمە لە پێناوی چیە یعنی خەڵکە بێت تێ بگات تۆزە عەقڵی هەبێت برا بەڕێزەکانم بەڕاستی کول مەبە بێتاقەت مەبە ئەڵڵا پشتیوانتە ئیبراهیم تاقی تەنیا بوو تۆک ناکرێت لەسەر گەنج بە ئیزنی خوا ئەمڕۆ نابەیانی ڕۆژی من و تۆ هەر ڕاستی شێوازەکانی تەعزیبکانی ئەو سەگانە چۆن بووە بە باسی ئەو کەشتەخۆ لێ بووی بەوەڵڵاهی کلێتە لەسەر ما بووە هەڵیان باسی بوو چەپە و ڕاست ئیستا شوێنی کەلەفچەم پێوە دیارە 12 سانتی دەسم قوڵ بووە بەڵێ چەپە و ڕاست هەڵیان باسی وم کلێتەی ڕەش لەسەر ما بووە لە پەنجەی پامەوە هەتا تەوقی سەرم شوێنی جگەرەیە بڵێ ڕاستی تیرۆریستە بڵێ عەبدولخالق دەعاشە کاکە من کەس ناناسم من کاسبی ماڵی خۆم ئالی مزگەوتم ئەی هاوارە هەی دادەی بێداد بۆ لێ مەدەن کاکە من کوژن ئیتر خۆ ئێمسا ئەبوورامەوە 2 سەعاتی تر ئەبوورامەوە یان هێنامەوە هەم بلە زمانی ڕاید ئەحمەد و ئەحەی برایە ڕاید ئەحمەد ئینشاءڵڵا بە دەرسی جەبات فەرمانە ڕوا ئەحەی برای زانای بەشی تیرۆر زانای ڕەش بەشی تیرۆر زانای تحقیقی کوردەکان مادەی تیرۆر ئینشاءڵڵا ئەوانە هەمویان ئینشاءڵڵا بە دەستی خۆمان سەریان پانەکەینەوە بە ئیزنی ئەڵڵا نازانم باسی چی تەعزیبێک بۆ بکەم واللهی پیاو لەگەڵما هەبووە لەناو ئەو قاعە شەو لە ئازاری گیانیا خەبەری بووەتەوە مسلمانێکی هەسانەوە بۆ شەو نوێژ ئەو ئەمیرە بێ ئەخلاقەی کانی بۆما 3 سەعاتی ڕێک تەعزیبی داوە لەسەر ئەوەی ئەو مسلمانانی خەبەر کردوەوە بۆ شەو نوێژ 3 ڕۆژ لە ئیفرادیا بووە بەڕوت و قوتی شۆرتەکان پێڵاوە 5 تا خەڵک ئەچووە دەرەوە بۆ ناخواردن و بۆ دەستێژگرتن یەکجار کردیانە دەرەوە تەعزیبی نەفسیان داوە پانکیان بۆ هەڵکردووە پانکیان بۆ بردە ژوورەوە هەڵیان کردووە ناو ئیفرادیەکە لەسەر ئەوەی کە خەڵکی هەڵسانوە بۆ شەو نوێژ ئەوانە مسلمانن خەڵک چەکداری بۆ ئەوانە یعنی خەڵک بۆ تێناگات ئەوانە بە ئاشکرا بە هەموو کەسێک ئەزانەوە مەحارەبەی دین و مەحارەبەی خوای پەروەردگارەکەن ئینشاءڵڵا بە ئیزنی خوا کۆتاییانە بە ئیزنی خوا باز زیاتر کات ئەو پیاوانە نەگەڕیانەواسی هەتا نەبوورایتەوە وازیان لێ بەوەڵڵاهی شەو هەبووە 4 جار بورامەتەوە هەتا نوێژی بەیانی 4 جار بورامەتەوە چەپە و ڕاست بە هەڵام باسیوم ئیستەیش ئەوە نزیکەی چەند ساڵە ئەوە 4-5 ساڵە من گیراوم ئیستەیش ناتوانم بەردێ بتەقێنم ئیستەیش ناتوانم تووشی چەند نەخۆشی بوومە ئەم وڵات بۆ ئەو وڵات ئیساکە شوێن بە شوێنەگەڕم 4-5 نەخۆشی گەورەم تێ هەڵداوە ئەژنۆم لەدەست داوە فەقەراتم لەدەست داوە پشتم لەدەست داوە تقریبا 2 مانگ زیادت بۆ 73 ڕۆژ 73 ڕۆژ لە ئیفرادیا بوومە هەموو ڕۆژە 2-3 سەعات من تەعزیبم هەبووە هەموو ڕۆژێ لە پێناوی چیە آخر بەس پێم بڵێ بەس دەبڕۆڵن لا ئیلاهە ئیلا الله تەعزیبەکە داوای چیان لێ ڕاستی ینی بۆ 73 ڕۆژە ئەیان و کاگیاخی دراوسێمانە ئالی مزگەوتە ئەیان وەرە تۆ چیت ئەوێ بۆت ئەەکەین چیت ئەوێ لەم دنیاە بۆت ئەەکەین بەس پێمان بڵێ کاگیاخی دەرزی دەعاشی پێداوین کاگیاخی بانگی کردینە باسی دەعاشی کردینەوە باسی دەوڵەی ئیسلامی بۆ کردینە یەکاکە نایناسم والله نایناسم بیللا نایناسم چیت ئەوێ بۆ دەکەین بەس وەرە ئەمەمان بۆ ڕاستکردەوەمان بۆ بڵێ
چەندها کەس لەناو ئەو کانی گۆمایە وەڵڵاهی با ئەو خەڵکە گوێی لێ بێ یەک شتێکرام بۆ باسەکەم هەرچەند کاتم لەو پیاوە نەگرت بەڵام زۆر داغ لە دڵم حەزەکەم کۆمەڵە شتان بۆ باسکەم وەڵڵاهی پیاوێکی عەرەب گیرا بوو ترێلەی فرۆشت بوو 4-5 ترێلەی فرۆشت بوو تابعەن دەوڵەمەند بوو شنۆی کاپارەیان پێ کردبوو کە پارەیان هەیە دادیان بەسەردا گردیبیان کاک ڕاستی کاک یاخی خوا ئاگای لێیە پارەکەیان بردبوو ئەو شەوە کە دابیانە سەریا پارەکەیان بردبوو دوای 9 مانگ لە ژێرەوە خەڵکیان ئاوردۆ بۆ لای کاکە تۆ هیچی باو لەسەر نییە هەوڵ بدە مەحامیە بگرە مەحامیان بۆ گردووە بۆ پارە بە 6 ملیۆن 3 ملیۆنی بوو ئەو 3 ملیۆنی بۆ ئەو بە شەریکی باشە هاتوونە 6 ڕۆژ بەریان داوە 6 ڕۆژ بەریان داوە هاتوۆتە ماڵ هەم هاوردیان بە گردویانە 2 دەفتەر و 7 وەرەقەیان بە مەحامی و بە بەرتی لێ خواردووە پاشانیش 9 ڕۆژی تر 9 مانگ و 9 ڕۆژ ترجن بۆ دوای پارەکەیان شانەداوە پارەکەیان خوارد دانیشتی ئەو شاری سلێمانیەیە ئێستا لەوانەیە ناوی بێن هەموو کەسێکی ناسێت یعنی زوڵمی ئەمانە زۆر گەورەیە زۆر باز ناکرێت دەستخۆشی لێ یەکەم خوای گەورە لێ ڕازی بێ جگەرە کوژانەوە لەسەر لاشە بە چ شێوازێکتر تەعزیبیانەدای ئەو ڕۆژانە ئەنێ شتەیە زۆرە ئەتوانم بڵێم لەم بینی شارێک و بۆ شارێک بە چاوی بەسراوی بە پۆستاڵ و لەسەر ئەو شانانە بوونا واللهی ئەمە باس ئەەکەم لەبەرەوەی خەڵک ئیسفادەی لێ بکە واللهی 150 ئاەتی سوڕەی بەقەرەم خوێندووە لەژێر قاچانە هەتا گەیمان بریمانە بۆ شارێکی تر کاو یاخی باسی چی بکەم نازانم دڵم زۆر دڵەکانی گۆمەوە لەناو سیارە تەعزیبیانەدان شارێکی تر ئەیان گەڕانەوە یان چی بەڵێ ئەیان بردن بۆ شارێکی تر ئەیان گەڕان بۆ پێم وایە ئەیان بردن بۆ شوێنێک ئەو شوێنە ئەو سژە تازەی ئیسەی سلێمانیە لێوە شۆرتێکانە کردە بام و هەتا بەیانی تەبریدی فول ساردیان بۆڵە گردم هەردوو گوچی لەمە ئەوە بوو نەئەوەستا هەموو میزەکەم هەتاکو 6 مانگیش کە کراومەتە دوایی کراومەتە قاعەوە هەتا 6 مانگ میزەکەمە بخوێنوا بووە یعنی تەعزیبێک ئەدرێن شتی وا هەر نییە نی واللهی شتی وا هەر نییە بەو خوایە ڕۆژی بە چلەی زستان 3 جار ئاوی سادان کردە تەوقی سەرما سەوڵیان هەوردۆدایە ناوە لەژێر ما بە چۆک بە 2 سەعات بە ئەژنەوەدایە ناوم 62 جگەرەم پێوەیە یعنی نازانم ئەو خەڵکە چۆنچۆنی دوای ئەمانە ئەکەوێت چۆنچۆنی بەوانە لە مەسڵمانش بە سەرپەرشتی سەرخێڵ بوو سەرخێڵ ڕێیدا بوو بە ئەوانە سەرخێڵی ملازم محسین ئەو ڕێیدا بوو بەڵێ کاک سەرخێڵ و دانەیەکی تر هەیە لەکانی گۆمە ئەو بۆ باسی ناکەی سەریاڵە سەرکاڵە کێیە ئەو باڵابەرزێکە ڕۆژە لەسەر یەک تەعدادێکی کوڕێکی عەرەب کوڕێکی مولتەزیمی عەرەب لەسەر یەک تەعدادێ لەبەر ئەو بارانە یەک تاکە سەعات بە کێفڵی داوە ئەمجا 3 ڕۆژی بدەنی ئیفرادی بەس لەبەرەوەی لە تەعدادا خەبەری نەبووتەوە سەریاڵ ناناسم وەڵای ئەو سەریاڵە ئەوانە بە مایەکی تری هەیە ناوی تری هەیە باڵابەرزێکی کەتەی ئەڵەی سەرخێڵە بەڵام ئەو قەڵەوترە وابزان ماوەیەکیش نەخۆش کە بردیان بۆ دەرەوە تووشی سەرەتان فیشەیەکیان لێدا و ئێستا بەرپرسی بەشی نازانم ئەوەیە یانە بەڵامی تر واللهی گەنجانەیەنا ناخۆشترین لای من ئەوە بوو ناخۆشترین چت لای من ئەوە بوو کە ئەو هەموو ئیفرادەیکانی گۆمە هەمی خەڵکی تیابوو زۆربەی زۆری تیرۆر بوو کەمتر مادەی هۆشبەری تیابوو گەنجانەیەنا لە ناوکانی گۆمە تەعزیبیانەدا هەتا بەیانی نێنێڵە ئەو خەڵکە بخەوێ یعنی چەندێک تۆ لە ناخەوە خۆت برینداری ئەوەنەی ترە ئەزانم ئەو هەستە بە ترسلەس ئەو خەڵکیان هەتا بەیانی تووشی ئەو ئازار و ناڕەحەتیە کرد ئەمە گوانتانامە نییە کاک ئەمە صاحبیان ئەوانە نی ئەمە ناو کوردستانە ئەمە ناوکانی گۆمەیە چەتەکانی سەرخێڵی ئۆپراسیۆنە هاتی موچەکانی یەکێتی ئابە و شێوازە ئەمە هفلی موشت نییە بەخوا ئەمە ڕاستی ینی بیرکەنەوە ئازارم هەنێکان بە خەیاڵ بەو خوایە کاک یاخی بەو خوا خەڵک باسی ئەو ئەمنە سوورەکە بەو خوایە ئەمنە سوورە بەقەدەر ئەو کانی گۆمەیە پیس نییە بەقەدەر ئەو سزنە مەخفیەکەی لای معسکە سەلام پیس نییە خەڵکەیە 22 ساڵە لەو سزنەی معسکە سەلامایە کاک یاخی باش شتێکی دریشتان پێ بڵێم سژنێکی مەخفی هەیە بەرامبەری بارودخانەی تەکیە لای ڕسمەکەی شێخ مەحموود لەوێ سژنێکی مەخفی لێیە ئەوەی کە 20 ساڵە دیارنێ لەوەیە ئەوەی 18 ساڵە دیارنێ لەوەیە ئەوەی 17 ساڵە دیارنێ لەژێر خۆڵایە برادەرێکم بەر بۆ لەوێ نزیکەی 4 ساڵ و نی لەوێ بوو خۆری نەبینی بوو هەستا هەردوو چاوی کەس بووە
ئەگەر یعنی بتەوێت ڕقەمەکەیشی دەدەبێت بۆ خاتی الله ئەمە کوردایەتەکەی ئەمە چەکەکانی بۆی ئەڵێمێکی والله ئەڵێ خەڵکی تایە 12 ساڵە 15 ساڵە خۆر لێ نەداوە هەردوو چاوی کوێر بووە تووشی شەکرە بووە تووشی نەخۆشی زەخت بووە بەقەدەر خانوێکی دووقات خۆڵ بەبان ئەو بیناوەیە کە تیا سژنن ئەو خەڵکە هەمی کوێ لێ بێ لەگەشن باسی ئەو کەسەکەم ئەو شتانە ینی ئەمە دژی دینە دژی مرۆڤایەتیە دژی دژی سیاسەتە دژی شەرەفە دژی ناموسە کورە دژی مافی ئاژ دژی هەموو بەهایەکە لەسەر زەویە هەر بە هاودینە دیگری لەسەر زەویە ئەمەی کێکێتیەکە دژی هەر هەموویەتی کاگیاخی بەس منەڵێم لا بۆ خواکانیان ئەی خێرە عەبدولەتیف دێنە شار بە شاری بەریتانیا فیزەی بۆ بڕێ و داوای پێکا گەنجانی مسلمانی پێدا دەشەڕا خێرە کە بە منەڵێ لا بۆ تۆ نابێ بژیت نابێ مافی ئەوە نەبێ هەر بژی لە ناو ماڵە بناڵتا خێر عەبدولەتیف شار بە شاری بەریتانیا گەڕێ خێرە ئەیە خەڵک بۆ تێناگا یعنی خەڵک بۆ تێناگا بۆ نازانێت زۆر ناخۆشە ئەو زڵمانە برایانە وەڵڵاهی ئەوەی من کە بینیم و بۆ دەگەڕێنمەوە زڵم ئەوە مشتێکە لە خەرمان والله تعزیبی برای وام لایە بۆ بگەڕێمەوە برا والله لەو کانی بۆمە خەڵگەیە لە ئێران کەسابەتی کردووە بە مادەی تیرۆر حکم دراوە 8 ساڵ دوای ئێران هاوجێدی داوێتەوە دەست یەکێتی لە 7 ساڵی حکمی داوە بەبێەوە هیچ شتێکی لەسەر بێت 3 4 5 کەسی پێ لەم نەو کانی گۆما هەتا ئێستا 7 ساڵ حکم دراوە دۆزەق بۆ ئەوانە نەبێت چۆن دۆزەق آخر الله تعالی کاگیاخی لە ئێران ئەگەر تاوانباریش بێ کابرام تیرۆریستیش بێ بۆ نمونە بە مادەی تیرۆریش گیراوێ خۆ حکومەکەی تەواو کردووە وەکو مافی ئینسانی کوردە بۆ ناخێتە ناو ماڵ مناڵەکەی 8 ساڵێتر 7 ساڵێتر لێرە حکمی داوە یەکێک نییە دوان نیە سیانە ئیستا ناوان دێن هەمیانە ناسن گوێتان لێ تا بناو دەستخۆشیتان لێکەم بەردەوام بە خوای گەورە و کاریم هەمکار بەردەوام بە لەگەڵتون بە الله تعالی تان پارێزە بیکات ئەجر قیامەتتان لەرە ئیمانی ئێوە بەرزترە و الله تعالی بەو دەرەجە قورسە تاقیکردنەوە بەڕاستیەوە ئیمانی بەڕاستی تاقیکردنەوەیە دەنگی گۆڕیوە داگیرێت لەوەرە سەیری ئەو کۆی لەو کرد شێخ ئەزانی چۆنە ئەو سژنەی باسی یەکام نەزانم قسەی لەسەر دەکەین برا نۆ بوو چالاکەوان لە تایبەتی باشم شتە دەنێ عەفوونکە هەر کەسێک قەنەعەت بە قسەکانی من ناکات نامە بۆ نێرم هەموو شتەکانی پێڵێم هەمووی پێڵێم ناوەکانی ڕاستی شڵات تۆ چەند برایەکی ترە کەوانیشە لە کانی گۆمە بوون و تازی براون لە لای دەکات لەسەر ئەو کەیسانە قسەکەین لای دەکات ئینشاءالله بە وردی باسی جۆری ئەشکەنجەکان کێن ئەوانە ئەشکەنجەی خەڵکەدەن چ جۆرە ئەشکەنجەیەک بەکارێن چکە و ئەم باسانە زۆر مهمن ئەم باسانە ڕێکۆردی شەکرێن گلەیمەیە لەو پیاوە بەڕێزە مدبینەکە گلەیمەیە 10 ڕۆژە 15 ڕۆژە نامە ئەنێرم مایکە نێرم 20 ینی ئەوە 20 ڕۆژە لەسەر خەتم وەرم نامێنێ یانی هەنێکیشی تو نازانین مسلمانە جاری وایە وەریەکری قسەی غەڵەتە یانی بۆیە ئاوا یانی جۆز دەگەڕین بووی لە کۆمنت بنووسە کاکە زەڕۆرم شتێکی ئاوا هەیە وەرتەگرین بە ئیزنی الله ئەو کوڕەی تر کە باسیەکەی ئەڵێ ناوی دانیال بۆ یان ساریال شتێکی وا وت دانیال ئەو کوڕە غەڵەت نەبم لە سلێمانی قاعی هەیە لە قاعی ئاسمشتی هەیە لە سلێمانیە لێکی وەساوە فیش لە دەرەوە فیش بەڵێ ئەوەیە کە قاعی هەیە بەڵێ ئەوەیە کە قاعی هەیە لێدرا ئێستا بەرپرسی بەشی هینە کێشەیەکە بێ لە قاعەکانە ئەم بەحساب ئەم حەلیەکە دەریان کردووە لە ئەو بەشە بەشی قەیبەزارم بەرپرسی هەموو قاعەکانە مەزارم خۆ من تەیناسم شڵا سەرەیە ئەو ئەوانە تەمەنیان کورتە بەخوا ئەوانە تەمەنیان زۆر کورتە ئەوانەی کە زۆڵمەکەن بۆ شەوە الشيخ الله تعالى فمن المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وأما بدلوا تبديلا فمن لنا إيمان داران بيوانا كان راسك لو أهدوا بإيمانك بالله يعني وهنا لسروا بيروبا ورم مردوه وهش يعني إيش شاوريه ومردنا بسريابه وقران لدلو دروني أنا كاري تناك تبديلي تناك قراني تناك يا تامد الله تعالى لو بيا خوي وصف يقاس صبري لسبب خوي جورا قيامته إن شاء الله رنا كاتو إن شاء الله إما أول حركة هني خلق أوان تناقن هل يرد يو بوا أكل كاك مسلمانية كاك دين مسلمان كاك أمانة جاسوس أمانة دجاتي إما أكان دجاتي أهل توحيد كان بلا أمانة بكري جراي علمانية كان أنا مع عبد اللطيف
احزاب بناوي اسلامنا برا عزيزكان بكري جيرابيان بيكون متفقا لسر كشتنو تعذيبان ومعودان جنجي مسلمان اوي براسي بلا لا اله الا الله لكل انسان جينابيتوا اوي لي كان كاك وبخوام كاك انا اي ناسم نقسم لقلا كردوا يعني اما الشاتيه بوقت سكاني ممكن ايش من بس مشتانيش ناكم يعني كالين فلانه كان تعذيب هنا ودسر شاشاني قاطي بيك قالت له خوته وقت سيفي لا لا خو موقس ناكم برا ازانم هوالم بيك منيش ديهانا براي اوا يا كسي اوا هنيك شان هر ناويرن قصب كان او اشكنجي او انا ايضا شتكاني كثير كان يقوم كيسن او سرخيلي اوبراسيوني كان كان يقوم حر ملازم محسين شنيك الكاكا باس شنيك بخاتي الله باشا من يجي خو مكان ولا ماله مزقود هو من نجيده اخر تو جباني كاكا محمد شيخ انسان جبان ناك عبد اللطيف كابلان جافا اسور اشتكي ويا اول كده عليه بانك سيكرم هرسي كان والله يقرم من شلات من نجي مغربا كان كوا بقدا وقصب كان كوا نامين ناردوا